ولبرزن مشارمة عضوم وكي السبيكيش مريوانا ماشا بكري دل سر خوراكي بتيان أو خوارناتي تنافري مع كردستاني كواليتياوي شرقية تندرستي في ساقلمي في أو خوارنات شوانا وهرتسان شوا بشكرين جوانا تذكرن باواكي قشتي أمي السر بيشاند باغفن بطيبة جيم دل سروان خوارنا باغفن سنوري إيرانيا أمتكارن بجنكو المرزي بيروز خان تناف هرما كردستان شوری الویری چوا تنا کنترل کردن چوا دیگه ناف هرما كردستان حتی چند جی خلکی باوری به وان خوارنان هیام بوان الرقم السرتنا دانان کو جبوی في دما خوارن تدیار کردن السر همی خوارن امده زیاتر في مجاره دیگل حکمت احمد سر ببره چافدریا بازرگانی لگرمیان شروع بکن كاك حكمة بيانتان باش يكم جار لسر هاوردو هناردي خوراك اشتماك قصب كن بزان لأستا على تشاسك دا بەڵێ بەیانی ئێوە باش و هەمولایەک سەبارەت باوەڕدەکردنی ئەو خۆراک و خواردنانەی کەوا یەتە سنووری ئیدارەی گەرمیان لا دوو مەرزی سەرەکی لە سنووری ئیدارەی گەرمیان مرزی پەروێزخانەوە ئەو مەرزەکەی تر مەرزی مندریەیە و هەروەها ئەرکی بەڕێوەبرایەتی ئێمە بەڕێوەبرایەتی چاودێری بازرگانی گەرمیان چاودێریکردنی ئەو خوارد و خۆراکانەی کەوا یەتە ناو بازاڕ و دەفرۆشرێ و ئێمە بە بەردەوام بە لیژنەکانی تایبەتی بەڕێوەبرایەتیمان سەردانی بازار دەکەین و دەداچوون دەکەین و پشتین دەکەین بۆ ئەو خۆراکانەی کەوا دێتە بازار و دەفرۆشرێ. باش کە یەکەم جار ئەم شتومەکەیان ئەم خۆراکانە کە دێنەوە ناو هەرێمی کوردستان ئەو کۆنتڕۆڵکردنەی کە ئێوە یەکەم بە تایبەت لە ڕووی تەندروستیەوە چۆن کۆنتڕۆڵیەکەن؟ بەڵێ پێشەوەی بێتە هەرێمی کوردستان ئێمە دام و دەستگای ترمان هەیە وەکو کۆنتڕۆڵی جۆری مەڵبەندی خۆپاراستن و هەروەها ڤێتەرنەری و هەروەها بەڕێوەبرایەتی کشتتوکاڵ لە مەرزەکان پشکنینی بۆ دەکەن دواتر دێتە ناو بازار و ئەرکی بەڕێوەبرایەتی ئێمە ئەوەیەکەوە چاودێری نرخەکان بکە و هەروەها چاودێری بڕواری بەسەرچوونی ئەو خۆراکانەی کەوا دەگاتە دەستی هاوڵاتیانە لایەن فرۆشیارانەوە. باش ئەمە لەسەر لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی بازرگانیەوە چۆن کۆنتڕۆڵ بکرێت بە تایبەت ئەوانەی ئەو شتۆمەکانەی کە دێنەوە ناو بازار یان ئێوە باستان لەوە کرد کە تیمی چاودێریتان هەیە بۆ ناو بازار ئێوە چون تیمی چاودێریەوە زیاتر ئیشیان چیە لەسەر سعرەکان نرخەکان ئێوە زیاتر ئیشەکەن یان لەسەر کوالیتیش بە هەمان شێوە کە تیمەکان ئەچنە ناو بازار لەسەر کوالیتی شتۆمەکانیش کارەکەن. بەڵێ وەکو هەموو لای کاگەدارە بازاری هەرێمی کوردستان بازارێکی ئازادە بەڵام دەبێ هەموو فرۆشتارێک نرخ هەڵبواسیێ بۆ ئەوەی لای فرۆشیار معلوم بێکەوە ئەو بابەتێکەوە دەیەوێ بیکڕێ نرخەکەی لەسرە و ئاگدارە و هەروەها بە سەبارەت بە کوالیەتی ئەو بابەتێکەوە دێتە بازار یان لە بازارە هەیە ئێمە چاودێری دەکەین و چاودێری ئەو نرخانە دەکەین کەوا هەڵدەواسرێ ناکرێ فرۆشگایەک بە نرخێکی زۆر گرانتر لە فرۆشگایەکی تر بفرۆشێەوە هەر یەک بابەت بێ بۆ ئەو بەبەستە چاودێری بازرگانی چاودێری بازار دەکات. باش لە ڕووی نرخەوە ئەگەر ئێوە چاودێریەکەن ئەی بۆ لە ناو بازارە زۆر جار هەر دوکانێک بنەوەیەک یان نرخەکانیان جیایە وەکو یەک نین ئەمە ئەگەر چاودێری لەسەر شتۆمەکان هەبێت لەسەر خۆراکەکان هەبێت بۆ نرخیان جیاوازە هی شارەکان جیاوازە هی دوکانەکان جیاوازە. بەڵێ سەبارەت بە سنووری ئیدارەی گەرمیان و بازاڕی سنووری ئیدارەی گەرمیانە لای بەڕێوەبرایەتیمانەوە چاودێری کراوە و کۆنتڕۆڵ کراوە و هەروەها ئەو نرخانەی کەوا بڵێن جیاوازە لە بابەتێکەوە بۆ بابەتێکی تر حتمما مارکە دەورە بینێ یان ئەو شەریکەی کەوا
ئەو بابەتە دەفرۆشێت لە شەریکەیەک و بۆ شەریکەیەک فەرقی هەیە بەڵام لە هەر ئەگەر یەک شەریکە بێ ناکرێت فەرق لە بین هەردووکیانە بێ و ئێمە لەلایەن هاوڵاتیانەوە یان بەڕێوەبرایەتیمانە ئاگە درکی پێ بکە ئێمە ئجرات بەرامبەر فرۆشگا دەکەین و ئجرات کراوە غرامەت دەکرێت ئیجراعاتەکان چی؟ دادگاکرێ لە ڕێگەی ئیجراعاتەکان چین تەنیاوە چێنە دادگا باش کە ڕۆشتم بۆ دادگا دوایی هیچ یاسایەکە ڕۆبەڕۆی ئەمانە بێت یان هیچ یاسایەکەیە کە لەسەر ئەو یاسا هەموو شتێک ڕێک بخرێت ئیجراعاتەکان بەعام چین با بزان بەڵێ ئێمە وەکو ئەو ژراتانەی کەوا دەکرێت ئێمە لە سەرەتاوە ئاگاداری فرۆشگا دەکەین دواتر دووبارەی بکاتەوە دەساتی ئێمە تەنها 30,000 دینار غەرامەکردنە بەڵام لە دووبارە بوونەوەی فرۆشگا ئەوە ئێمە دوکانەکەی دادەخەین دواتر گەر دووبارە بۆەوە بۆیە بڵێن سێبارە بۆەوە ئەوە لە ڕێگەی داواکاری گشتی دەدرێت بە دادگا و ئەو دەساتەی کەوا پێمان درراوە لەلایەن وزارەتی بازرگانیەوە دراوە بە ڕێبرایەتیمانەوە. باش کاک حکومەتە و خۆراک و شتۆمەکانی کە لە سنووری پەرویستخانەوە یان ئەتوانم بڵم لە مەرزی پەرویستخانەوە دێنەوە ناو هەرێمی کوردستان بە تایبەت لە سنووری گەرمیان با قسە لەسەر بکەن لە ئاست پێداویستی بازارە یان بازار پێویستی بەو خۆراکانەیە کەیەن یان پێویستی بە زیاترە بەڵام نایت. بەڵێ ئەو خواردنانەی و ئەو بابەتانەی کەوا پێوی داویستی هاوڵاتیانە لە مەرزی پەرویستخان دەتوانم بڵێم بە شێوەیەکی باش و پڕی بازاری سنووری دارەی گەرمیان دەکا و هاوڵاتیان کێشەیان نییە لە هەر بابەتێکەوە خواردن بێ یان پێداویستی جلوبەرگ بێ یان ناوماڵە بێ لە سنووری لە مەرزی پەرویستخان بە گوێرەی پێویست دێتە بازارەکانی گەرمیان. باشە لەسەر ئێستا شتێک بڵاو بووە لەسەر ئەوەی کە دەستگەر عەرەبەکانیان ئەوان شت ئەفرۆشن ئەمە چاودێری بەسەر ئەمانەوە هەیە لەگەڵ بازارە ئێوە چۆن نازانم چۆن ڕێکتان خستووە یان ڕێخستنەکەی چۆنە ئێوە چاودێری بەسەر ئەم خەڵکەوە هەیە کە شت ئەیفرۆشن یانە کوالیتی ئەو شتانەی کە ئەیفرۆشن چۆنە؟ کوالیەتی ئەو بابەتانە لە مەرزی پەرویستخان کە دێتە ژورۆیان لە هەر مەرزێک هی دەستگەر عەرەبەکان ئەڵێم ئەوانەی ناو بازار بەتەنیا ناڵێم کوالیەتی بەڵێ ئەوانەی ناو بازار ئێمە چاودێری دەکەین ئەوانەی عەرەبانە دەستگێڕەکان کەوا لە ناو بازارن واروەها دوکانەکان ئێمە چاودێری دەکەین و چاودێری نرخەکانیان دەکەین و کوالیەتی بابەتەکە ئێمە بە دوواداچوونی بۆەکەین لەلایەن کەسانی هەروەها لەلایەن فرۆشیارەکان خۆیان کەوا سەریقەیان هەیە و دەزانن تا چەند کوالیەتی باشە ئاگادار دەکرێنەوە ئەگەر بێت و کوالیەتی باش نەبێ یان نرخەکەی بەرز بێتەوە بە پێی ئەو دەساتانەیەکەوە پێمان دراوە ئیجراعاتی یاسایی دەکەین. باش ئەم دەستگێڕی یان بڵێن ئەمەی کە بە دەست ئەفرۆشن وەکو ئەوە نییە کە دوکانێکدان ئەمە کێشەی دروست نەکردووە لە بینی ئەوان و دوکاندارەکان یان دوکاندارەکان گلەی یان نییە کە زۆر جار گلەی ئێوەیان هەیە مەسەلەن ئەوان شتەکانیان لەوانە گرانتر بێت لەبەر ئەوەی کرێ نازانم ئەم شتانە ئەمە کێشە نییە نەبووە بە گرفت. ئەگەر درکی پێ بکەی ئەو بابەتانی کەوا دەستگێڕەکان یان عەرەبانەکان دەیفرۆشن ئەو مارکانە ئەکرێ هەند ساڵی ڕابردوو بێت ئێستا بڵێن مۆدێلی تازە هاتووە لەلایەن دوکانەکانە دەفرۆشێ ئەو مۆدێلی کەوا بڵێن کۆن بووە لەسەر عەرەبانەکان یان لەسەر شەقام دەفرۆشرێ بۆیە نرخەکەی هەندێک کەمترە لەوەی کەوا پێشتر ساڵی ڕابردوو بووە. باش ئەمە نابێت چاودێری لەسەر ئەمە هەبێت ئەمە بۆ خەڵک خراپ نییە؟ ئێمە وەکو چاودێری بازرگانی چاومان بە هاوڵاتیەوە هەیە واروەها بە فرۆشگاوە هەیە
و ئەوەی باش بێ ئێمە بۆ هاوڵاتی بە تایبەت ئێمە پێمان چونکە ئێستا بێسیقەیەک بێ باوەڕیەک لای هاوڵاتی دروست بووە لەسەر بە هاوڵاتیانی بفرۆشرێ. ئێستا بێ باوەڕیەک دروست بووە لای هاوڵاتی لەسەر ماوەی خۆراکەکان بە نرخێکی تر. لەسەر ئەوە قسە بکەم کە ئێستا بێ متمانەیی دروست بووە لای هاوڵاتی لەسەر ماوەی خۆراکەکان. ئەمە زۆر جار ناگەڕێتەوە بۆ ئەم مەسەلانە کە ئەمە خۆراک کۆنەکان لە دەرەوە بفرۆشنان لەسەر عارەبانێک بفرۆشن لە دوکاندارەکانیش هەم بە هەماشەوە ئەوان شتی تر ئەفرۆشن گلەی لەسەر مەسەلەی کرێ و ئەوانەکەن ئەی هاوڵاتی لەم بینە چی بکات چونکە ئەو زۆر جار بەتایبەت لە ئێستا بێسیقەی دروست بووە متمانەی دروست بووە لەسەرەوەی کە ماوەی خۆراکەکان ڕاست نییە. بەڵێ سەبارەت بە بازاڕەکانی سنووری ئیدارەی گەرمیان لە ساڵی 2012 مانگی دوو ئەم بەڕێوەبرایەتیە دەستی کردەوە بەکارکردن. ئێستا متمانەی تەواو دروست بووە لە نیوان فرۆشیار یان دوکاندار یانەوەی دەستگەر لەسەر عارەبانە لەگەڵ کڕیار و ئەو بابەتانەی کەوا دەفرۆشرێت لەلایەن هاوڵاتی من داواکارم لەسەر جەم هاوڵاتیان و هەروەها وەکو لە دوکانداران داوامان کردووە یان دەستگێڕەکان بە بەردەوام سەیری بڕواری بەسەرچووی ئەو خواردنە بکە کەوا بە هاوڵاتی دەفرۆشرێ و هاوڵاتی لە کاتی کڕینی سەیری ئەو بڕوارە بکە سەرڕای ئەو متمانە کەوا لە نیوان بەڕێبرایەتیمان و فرۆشیاران دروست بووە. ئەگەر ببینین ساڵانی ڕابردوو بەراورد لەگەڵ ئەم ساڵدا دەتوانم بڵێم لە ساسی سەرپێکی کار کەم بووە و دەتوانم بڵێم لە ساشتا هەماهەنگی تەواو لە نێوان فرۆشیار و بەڕێبەتی ئێمە دروست بووە. ئێستا کە ریژانەکانی ئێمە سەردانی فرۆشیاران دەکەن دوکانەکان دەکەن لایەن بەڕێزیانەوە کە جێگای دەستخۆشیە ئەو خواردانەی کەوا بەسەر چووە جای کردووەتەوە و ڕادستی بەڕێبەتیگەی ئێمەی دەکا و ئێمە لە بەڕێبەتیمان بەلیژنەیەکی تایبەت لەگەڵ شارەوانی کەلار هەڵدەستین بە تەلەفکردنی ئەو خواردانەی کەوا بەسەر چووە. باش بۆ ساڵی داهاتوو هیچ پرۆژەیەکتان هەیە کە ئەو خۆراک و شتۆمەکانی کە دێنەوە ناو هەرێمی کوردستان کوالیتیان باشتر بێت یان زیاتر پشکنینی بۆ بکەن باشترین کوالیتی ئەو خۆراک و شتۆمەکانە بێنە ناو بازار بۆەوەی هاوڵاتی زیاتر سوود لێ وەرگێت؟ بەڵێ ئێمە بە بەردەوام داوامان کردووە لە حکوومەتی هەرێم لەسەرەوەی خۆمان میکانیزمێک بەرنامەیەکی باش دابنرێ بۆ ئەو بابەتانەی کەوا دێنە هەرێمی کوردستان بە پێی کوالیتی بێت بۆ ئەوەی هاوڵاتی تەواوەتی دڵنیا بێت کەوا ئەو بابەتەی کەوا دەیکڕێ متمانەی تەواوی لەسەر بێ و بەیباتەوە بۆ ماڵ. بەڵێ زۆر سپاس بۆ حکومەت ئەحمەد ڕێبەرێ چاودێریە بازرگانی لە سنووری گەرمیان و گەرمیان جگەرمەدا بێ زۆر سپاس بەوە.